ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا باوکاری خێرخوازان دەستی هاوکاریەکانیان بۆ یارمەتیدانی هەژاران و منداڵانی بێباوک فراوانتر دەکات. 500 منداڵی بێباوک بڕێ خۆراکی پێویست و جلوبەرگ و پارەیان بەسەردا دابەشکرا. بەنای خۆی گەورەی میهرەبان ئێمە کولی خستێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دیارە مانگی ڕەمەزاندا وەکو پیشەی ساڵانی خۆمان باوکاری خێرخوازان هەڵدەستین بە ئەنجامدانی هاوکاریکردنی 500 ماڵی بێباوک کە ناوەکانیان بەدیسلامانەوە نزیکەی 1000 ماڵی کەم دەرامەت هەژاریش کە ناوەکانە لێمانە لە ڕێی خێرخوازانەوە کە لە مانگی ڕەمەزاندا هاوکاریان ئەکرێت بە خواردن و دیارە بە گۆشت و بە پارەش دیارە و ماڵانی کە جۆری هاوکاریەکان جیاوازە چکم هەر خێرخوازە و بە شێوەیەک ئەو ناوانی کە ئەبالیستی ناوەکانە بات هاوکاریان نەکات داواکارم لە خێرخوازان کە هاوکاریەکانی خوان بەرداوام پێ بدەن کە بتوان ماڵەکان ئەوەدان کردن لە مانگی ڕەمەزانە لەو خێرا گەورەی خوان بێبەش نەکەن کە لە ڕۆژی قیامەتە لە هەموو چاکێک لە مانگی ڕەمەزاندا ئەگرێت چەند قاتی مانگەکانی ترە بەخشینیش بە بەخشین ماڵ بەڕاستی ماڵ زیاد دەکات. هاوکاریەکان لەلایەن بەشی خێرخوازی کۆمپانیای قەیوانەوە دابین کرابوون. خۆراک و پارە بۆ 133 ماڵ دابین کرا. داوا لە خێرخوازان دەکرێت بەردەوام من لە هاوکاریەکانیان. ڕێکخراوی سۆمای چاوانیش 500 منداڵی بێباوکی لە خۆی گرتووە کە 300 منداڵیان موچەی مانگانە و خۆراک و جلوبەرگیان پێدەدرێت. ئێمە وەکو سکرتارتی ڕێکخراوی خوشکان باوکاری لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان سپاس پێزانین خۆمان ئاراستەی گروپی کۆمپانیەکانی قەیوان دەکەین کە وەک هەمیشە ساڵانە هاوکاریمان دەکەن لە ڕێی ڕێکخراوەکەمانەوە ئەم ساڵیش وەک ساڵانی پێشووتر هاوکاریان کردوین بە بڕێک خواردن و بڕێک پارە لە 83 ماڵی بەسەر کردوتەوە کە 50یان ماڵی بێباوک و کەم دەرامەت و هەتیوەکانن ئێمە سپاسیانەکەین. مانگی ڕەحمەت و بەرەکەتە بۆ بەتایبەتی هەژاران و لێقۆماوان و بێباوکان. ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوان کە سەرپەرشتی مناڵانی بێباوکەکەین لە مانگی ڕەمەزانە هەوڵ و ماندووبوونی خۆمانەخێنە گەڕ پەیوەندی بە خێرخوازانەوە ئەکەین بۆ ئەوەی کە خواردن بێ پارە بێ هەر شتێ بێ دابینیکەین بۆ مناڵە نازدارانە. مناڵانی سۆمای چاوان نزیکی 500 مناڵمان هەیە کە 300 مناڵیان موچەی مانگانی خۆیان هەیە بەڵام لەگەڵەوەشە لە مانگی ڕەمەزانە پێویستیان بە خۆراک و بە جلوبەرگ و بە ئەو پێداویستانە هەیە کە خەڵکی تر بەکاری دەهێنێ. بەڵێ ئێمە سواز بۆ خۆی گەورە درێژەمانیاوە بەکار و چالاکیەکانی سۆمای چاوان لە مانگی ڕەمەزانە هەر کۆمەڵ مەجموعە شتیانێنێ. منداڵانی بێباوک لە مانگی ڕەمەزاندا پێویستی زیاتریان بە هاوکاری و دەستگیرۆیە چونکە لە دوای خوددا تەنها خێرخوازان شک دەبن پەنای بۆ بەرن و گیرفان و ماڵی خاڵیان گەرم بکەنەوە وەکو لە قورئانی پیرۆزیشدا هاتووە ماڵ بە بەخشین کەم ناکات و پێویستە ئەوەی لە توانایدا هەیە ماڵەکەی ببەخشێت. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.